حقیقەتێکەیە بێ هەمان بیزانین ئێستا کوردانی ڕۆژئاوا لە بەرخوردانی خۆیانە ژنانیان مناڵانیان پیاوانی بەتەمەنیان نمونەیەکیان پێشکەش کردووە هەموو ئازادی خوازانی جیهان فەخری پێوەکەن هەموو مرۆڤ دۆستانی جیهان فەخری پێوەکەن بۆیە ئێمەی خەڵکی هەڵەبجە و شارە زوور و وەورامان ئێمەی خاوەن معاناتی ماڵوێرانی و دەربەدەری و نامەتی ئێمەی لە زێدی با و باپیری خۆمان وە دەرنرا و لە هەموو کە زیاتر هەست بە معاناتەکەین و لە هەموو کە زیاتر ئاو خەمی خۆمانیان بۆ دەربڕین بۆیە هیوادارین بە زووترین کات و داواکارین لە کۆمەلگای نێودەوڵەتیش بە زووترین کات و وڵاتانی دەرودراوسێمان بە زووترین کات ئاوێک بکەن بەم ئاگرا و شەڕی نێوان کوردانی ڕۆژئاوا و داگیرکەرە فاشستەکان کۆتایی پێبێ و داواخوازین لە کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە دەیان ڕێکخراوی تر کە بەدەم مافی گەلانی بندەستەوەن کە بەدەم مافی گەلانی ئازادی خوازەوەن بە معنای کەلیمە و بە پراکتیکی بێتە سەر خەت لە کۆتایی ئاڵێین سەربەرزی بۆ سەرجەم شەیدانی کوردستان ڕووسوری بۆ کەسوکاری سەربەرزیان بەرخوردانی ڕۆژئاوا بەردەوام بێ بۆ ئازادی کۆمەلگای نێودەوڵەتیش تا زۆر بێتە سەرخەت بۆ ئەوەی کارە بکرێ ئاوێکی خێر بەو ئاگرا بکرێ و